بەڵێ قماشە حەریرەکان هیچی نەماوە نەملەوە نەسادا کورم جەژنە خێر و بەرەکەت بوو هەمووی فرۆشراوە ئیشەڵا دوای جەژن لە خزمەتە بم چەندمان بۆ هات نیوەی بەجیاوە بۆ تۆ دانێن باشە بە قوربان بەسەر چاو دوای جەژن خواحافیز کورە سعدی ئەم جەژنە خێر و بەرەکەت بوو خێری چاکمان کردووە والله لەبۆ دوکانی خێر و بەرەکەت بوو بەس بەداخەوە لۆ منەک بەتیە و جەژنە یا الله دیسان چی قەوماوە سعدی گیان قوڕم لۆ گیرای تۆ قوڕ قوڕی کوێوە لە دانیشە بزانم قوڕی کوێ گیراوەتەوە هیوایەتمە یەک ڕۆژ بە ئیستراحەتدا بنیشم بە ئیستراحەت نانی بخۆم بە ئیستراحەت بخەوە ئەتۆ دانیشە بزانمی ساعەت کەو بۆ میجێ ڕۆژی قەوماوە کاکە و جێژنی بەڵێ لیمۆ دڵێ دەبی لە مارێمە بی باشە هەناریش دەبی لە دەری لە مارێمە بی ئەیتە بەو زمانە لووسە دا ئەم جارە هەنار بخەڵەتێنە کورە کاکە ئەو جارە دەهام لەناو مۆزەعەکەی قوڕم بەسەری کاکە دوو ئامۆزامان هەیە ئەو نزیکەی ساڵێکە قسە لەگە یەکتری ناکەن دەهام پرۆژەکی هەیە دەیوێ شیوەکی گەورە بکاتن و هەمومان دەعوەت بکاتن و ئاشام بکاتەوە زادی گوت دەبی ئەتوو لەناو مۆزەعەکەی هەبی بۆ پیاوڕان هەسعدی تۆوە بن والله نی هەرچە دەریا قسەکەشت گەلە ناخۆشە بەس خوا ئەو کومە پیاوە نازدار هەیە لۆ من دەبن ها کاکە نییە بە منی گرتێ زۆرە منی خۆش دەوێ چاکە بەجێشی نەکەم خۆ بەوەی نییە سمێری گەورەیە ئەتوو وەرە زەلم سمێرن ئەوەندە زەل دل ئەوەندە گچکە باوەڕکە بێ قسەی نییە تووڕە دەبیتن ئێمە چۆکن نیمۆی کورە کاچی من ئەگەر نەسمەکە لیمۆر لەو لای بێژە ئەو مۆزار لەو جێرمەوە شانسی من ئامۆزایەکی هەیە دەرێتن سعدی بەس جەوی هەوی دێتە مارنگ و پێشی گوتریە والله ئەمە نازانی بزانە قسە قۆڕەی ئەمە نازانی خوشکرد مێردێکی دێ یعنی تێدەکەی بزانە قسەکە بڕە قۆڕە گاڵتەی بە بێژەنێکی دێ بێژەن کەر بووە لوشکەی داوێ دەری ئەو جێژنەی خزمەکان دێن دەبی بسەلمێنین سعدی ڕۆژانە لەناو ماڵ و منداڵی خۆیتی سعدی ڕۆژانە دێتە ماڵمان دەوێ بسەلمێنی کە سعدی یەک ژنی هەیە ما خراپ چوونە گوتیان سعدی ژنە چی کاکە لۆ لە من دەکەن ئەو دەلوێ گوتی دنیا خراپێتن ژەژنی یەکەم دەبی لەوێ بێ ئەگەنا دەری لێک جابوونەوە جام لە لیمەی جام بۆ دەمرم ڕەشید باوڕکەم ماسی دیتە لە ئاوی دێهین نەدەری نامری بەس ئەو هامە کاکە پۆستێک کراوەڵێ بزانی چۆن پیا و دوو ژنی هەیە ڕەشید ڕادەبێری با ڕنابێرم کاکە ئەم کۆمێنتە نووسراوی گوێی لێ بگرا ئەڵێ پیاوی دووژنە دایمە مشەوەش و ئاڵۆزە واللهی نییە بەزوە نییە ئەوە حەسوودە پیاوی دووژن مرتاحترین کەسە بەزەوە حەسوودی بێدێتن بەخۆی غیرەتی نییە ژنی دووەم بینی دیێ قسانە دەکات ماشەڵاوە نییە تۆ چەند مرتاحی خێزیات بکە پۆستی دووهەم کاکە کۆمنتی دووهەم نووسیوێتی ئەڵێ پیاوی دووژنە جەرگی کونکونە ئازوە نییە ئەوە قسەی باب و باپیرانی پیرێژدانە لەوەتی هەیە و قسەیە دەکەن باش وەرە جەرجێ من دەمە شاکە ئەگەر بە حەستان کونی گچکۆکەش دیتەوە برێ وەڵڵاهی ڕاز ناکە هێمی درۆیە حەسادەتە ماشەڵڵا جەرگێڵەی بێژنە هەری ژیانەشکە لە خۆشمانەیە کۆمنتی سێم کورە دەواز لە کۆمیتی سێم بینە کوروان هەمە حەسوودن کورە عیلازەکی لە من بکە لە من فەوتام ئەتە عیلاجی بکەم کورە ئەیهەواردی کونامەوێ بەشێت کورە دەداکەوە قورە دەداکەوە مارە داوابی وەرە دانیشە با عیلاجت بکەم خۆ تو عەقلت دێ وچیە وچیە تو گوێم لێ ناگری کورە بە قوربان بووم ئەگەر عیلاجەکە لەکردە پێم برێ ئەگەر هیچ لەکە نییە کاکە تووڕەم مەکە بۆم هات وەرە دانیشە وەرە چ درۆ هات وەرە بۆ مات عیلاج دەکەم